تابلێتێکی بەدەستەوەیە کە نەخشەی گەڕەک و کۆڵانەکانی هەولێر نیشان دەدات. هەر خانوو و باڵەخانەیەک بە پۆینتێک دەستنیشان کراوە کە چەند ڕەنگێک دەبیندرێت، ڕەنگی شین، سوور، کەسک و ڕەساسی کەواتای جیاواز دەبەخشێت. لە ڕێگەی ئەو ئایپادەوە هەر کەسێک لە ڕۆژی سەرژمێری گشتیدا نزیکەی 70 پرسیاری ئاراستە دەکرێت. لە سەرژمێری ئەو جارە بە شێوازێکی ئەلکترۆنی لەسەر ئامێری ئایپاد زانیاریەکان داخل دەکرێت لەسەر خەریتەیە لە هەر گەڕەکە پۆینت لەسەر هەر ماڵەکی دانرایە بەو شێوەیە کە داخلی ماڵەکان دەبی. پرۆسەی دواتر کە ڕۆژی سەرژمێریە ڕۆژی حەدی پێدەرێنەمە لە کە بڕیارە لە 2024 بەڕێوە بچی لە قۆناغادا تەنها سەردانی خێزانەکان دەکەن لە ناو هەر خێزانێک چەند کەسی تێدایە چەند نێرە چەند مەیە هەر شخصێک تاک بە تاک نزیکەی 70 سواری لێ دەکرێت. هەموو ئەو پرسیارانەی تێدایە کە خزمەت بە کۆمەڵگا دەکات لە قۆناغی داهاتوو لەبەر ئەوەشە ناوی لێنرایە سەرژمێری لە پێناو گەشە سندن. هەموو ئەو بوارانێک کە پەیوەندن بە تاک بە خێزان بە کۆمەڵگا بە گەڕێک بە گوند لەو داتایانە شیکردنەوەی تایبەتیان لەبۆ دەکرێتن لە ڕووی پەروەردا لە ڕووی تەندروستی لە ڕووی بازرگانی لە ڕووی کشت و کاڵەرەی هەم ئەوانێک کە پێیوەستن بە ژیانەوە. ئامادەکاریەکانی سەرژمێری گشتی لە عێراق و هەرێمی کوردستان لە قۆناغی دووەمیدایە پێی دەوترێت گەماروسازی و ژماردن کە ڕاهێنان بۆ ڕاهێنەران ئەنجام دەدرێت. لەم قۆناغدا سەرژمێری بۆ خانوو و باڵەخانە و مزگەوت و تەواوی باڵەخانەکانی شار دەکرێت. ئێستا لە هەرێمی کوردستان لە شارەکانی هەولێر، سلێمانی، دهۆک و ئیدارە سەربەخۆیەکان خەریکی ئامادەکردنی کادیر و بەڕێوەبەرین بۆ خولی دووەمی سەرژمێری کە بریتە لە ڕاهێنانی ڕاهێنەران بۆ بەڕێوەبەری گەڕەکەکان و کۆڵانەکان. ئەم خولە ماوەی 10 ڕۆژ دەخایەنێ. ئەم قۆناغی گەماروسازی ژماردن بریتە لە کردداری ژماردنی بینایی حکومی، ناحکومی و خەستەخانەکان و مزگەوتەکان تەواوی بینای شار. لە کوردستان 188 هۆڵ ئامادە کراوە بە بەشداری 7765 توێژەربوونیان هەیە بۆ بەڕێوەبردننی قۆناغی گەماروسازی و ژماردن بۆ سەرژمێری گشتی کە بڕیار وایە 20-21 تشرینی دووەمی ئەمساڵ لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.